ئەگەڕ شەبابی ئەڵەتەوەرەکانمان پێشکەشکەین. یەکەم تەوەرمان باس لە گەنجێکەکەین کە لە رووسیا بەشداری پاڵەوانەتی کاراتی کردووە، خۆشبەختانە لێ مەدەلەی زیوی بەدەستێناوە. گەنجەکانی ئێمە لە ئاستی باڵادا ئێستا بەشداری پاڵەوانەتی جۆرا و جۆرەکانەکەن و خۆشبەختانە پلەی زۆر باش بەدەست دەهێنن. یەکێک لەو گەنجانە بێگومان کاکە مەبەست ئەم بۆ خۆی وەرزشکاری کاراتیەوە توانێتی لە وڵاتی رووسیا بەشداری پاڵەوانەتێک بکات لە بە کێشی چەند و چۆن خۆی ئامادە کردو بۆ پاڵەوانێتێکە و ماوەی چێنێکە سەرقاڵی ئەم پاڵەوانێتیە و ڕاهێنەنەکانی چۆن ئەکا و ماوەی چێنێکە وەکو وەرزشکاری کاراتی با بڵێن خۆی ناساندۆکو پیشەگەرێک ئەمانە کۆمەڵک پرسیاری ئاڕاستاکەین کاک مەبەست فایق یاریزانی کاراتی لە ستودیۆ ئامادەیە. کاک مەبەست زۆر بەخێر بێ. سڵاو لێ بێ کاکە مەبەست کاراتیمان نییە چۆن سڵای ئاوایە بەخێر بێ کاکە مەبەست زۆر زۆر بەخێر بێ. ناوەڕاستەوە باشتر دەست خۆشە بەخێر سڵاتان لێ باشن کاک مەبەست ئەمە چی بوو لەگەڵ خۆتە هێنەوە ئەمە مەدالێکەیە؟ بەڵێ مەدالەکە زیوە؟ بەڵێ یاخوا بەخێر بێ. کاک مەبەست ماوەی چەند ساڵە جارە باسی پاڵانتەکە ناکەین باش ماتۆزە بە مێژووا بین ئەوە چەندێکە خەریکی ئامەی دش و داشەکەواری خۆمان ناڵێ. من لە ساڵی 2012ەوە بە بەردەوامی لەناو ڕاضیان لە ساڵی 2012 بوون لە بواری کاراتیەکە دەستم پێکردووە لە 2013 بەشداری پاڵەوانتیەکەم هەتا ئەم نازناوە کە مانگی پێنجەناومە مانگی پێشوو. باشە کاکە مەبەست بۆ کەسانەی کە حەز و خولیان هەیە بۆ کاراتی وا باشتر لە تەمەنی مناڵیەوە ئەم وەرزش شاڵ بژێرن چۆنە عادەتەن وەرزش بۆ هەموو کەسێک پێویستە ئیتر هەر جۆرە وەرزشێکی شەبێ مهم ئەو کەسەیە کە ئیتر دەرونی خۆی پێی مرتاح بێ خەڵکەیە بە مەلەیە بە کاراتیە بە بۆکسن هەر یاریەکە مهمەیە تۆ مرتاحبی پێی. بەڵام عادەتەن بۆ چکە ئەو کەسانی کێتە لای ئێمە بۆیە لە تەمەنێکی مناڵەوەی خەونی بەتاڵبوونی هەیە خەونی ئەوەیە کەسێکە گەورە بێ ناتوانێت لە تەمەنی چەنەوە مناڵ عادەتەن لە 5 ساڵ ئێمە وەریەگرین بەرەو سەرەوە. ئەو کەسانی چی تایبەتمەندیەکە بێ لە کەسێکە هەبێ بۆ کاراتی هەموو کەسێکە توانێت قەڵەو بێ زەعیف بێ هەموو کەسێک ئەتوانێت ینی مەرج نییە کەسێکە قەڵەو بوو بڵێ وەڵا ئەمە بەعمەلی یارینە هەنێ قەڵەو هەیە بوونیەتی وایە یەک مرونەی هەیە لە کەسی زەعیفانیە یەک سەیرەکەی ئەڵێ ماشەڵڵا بەوە نییە قەڵەو بەس جوڵەی سەیرەکە زۆر بە تاکید یاریزان ئێستا یاریزانی پرۆفشناڵی عالەمی کە یەکەمی ئۆلۆمپیاتی هێناوە قەناعەت کەوازم 170 کیلۆیە بەس ماشەڵڵا وێنەی نییە لە چاکیە بۆ گۆری و زلیە بێ کاتە بە قەڵەوی نییە. بەڵێ بەڵێ بە تاکید. کاک مەبەست من دیقەتی شتێکی ترم ماوە بەتایبەت بۆ مناڵەکان ئەو مناڵانەی کە ئەچن بۆ ئەوەی کە فێری کاراتی بن لە جارە سەرەتا پێش ئەوەی گرنگی بە هونەری کاراتی و بۆ شێوازی جوڵەکان بن کار لەسەر لایەنی پەروەردەیی مناڵەکانی ژەکرێت وایە؟ بەتاکید ئێمە هەدەفی سەرەکیمان چکە مناڵ عادەتەن وەکو هەویر وایە تۆ هەویر بە ئارەزوی خۆتە توانی بیکەی بە کولیچە توانی بیکەی بەنان ئەتوانی بکەی بە ناوساجی ئەگەر ئێمە پەروەردەکەی خۆمان بنیادی ئەنین ئەزانین عناڵێت چیە چێنی ئەوە دووریتەوە خۆمان ئەزانین چۆن پەروەردەکەین و بۆ چ شوێنێکی پەروەردەکەین مهم ئەوەیە ئەو مناڵی کەی بێتەوە شوێنە ئەو شوێنە ئەکادیمی بێ ئەو شوێنە عنی لایەنێکی سەرەکی و سەرچاوەیەکی باشی بێ لە زانست و لە عیلمە نەکە هەر هاکە زایی بڵێ ئەمە مناڵەکەمە نێرمە کاراتی هەر شوێنەوەی خێرابی خەدناوی کورد دەڵێ سوارتانە گلێ نابێت بەتاکید تۆ لە ناو کاراتیا گلاوی شوێنێک ئەزیتی پێگەیشت بەتاکید لە پاڵەوانتی ئاسیا لە 2023 لە مالیزیا بەشداریم تیا کرد لە دوای چەندین یاری یەک بۆ کەسبەر ئێرەم کەوت ئێرە بۆ ئێرەم دڕا دەتەقەڵ بوو بەڵێ هەر کۆڵە نەیە باش تەجمیلان بۆ بەڵێ بەڵێ تەجمیلان دیار نییە. باشە ئەم پێکانانە کە تووشە بن تا چەند واتان لێکە ئەوەی تر سوور بن لەسەرم جۆرەیانی چیە کە من هەر یاریەک لە خاز لە هونەرە بەرگیەکانە کە ئەم شتت هەڵبژارد ینی ئەو شتانەش تەبیعیە بێ ینی لە لاد ئاساییە بێ دەستڕۆنە بە تەبیعیە زۆر ینی شتێکی ئاساییە ببلاتەوە. باشە کاکە من بەزین جایساوی جێ خۆشحاڵیە
ئەستێرەکانمان ئەوانەی وەکو بەڕێستن بۆ نمونە هەر لە ناو وڵاتەکەی خۆمانە ئەو تاقە و توانایی کە تانەوە دەری ناخەن بەڵکو بەشداری ئەو پاڵەوانێتی جیهانیانەش دەکەن باسێکی ئەوم بۆ بکە جیاوازیەک بکە لە نێوان ئەوەی کە تۆ بەشداری پاڵەوانێتیەکەی لە دەرەوەی وڵات لەگەڵ پاڵەوانێتێک لە ناو وڵاتەکەی خۆتا بێمە چ جیاوازیەکی و چی بە تۆ بەخشێت زانیی جیاوازیەکەی زۆرە یعنی چکە پاڵەوانتی عێراق خۆی لە چوارچێوەیە کابینێتەوە بەڵام چکان پاڵەوانتی عێراق وەک ناوخۆییە تۆ لە عێراق تێپەڕ ناکە کەسی بیانیتیانە بەڵام کە داغڵی پاڵەوانتەکانی کاکەی پاڵەوانیتە جیهانیەکان و ئەو پاڵەوانتی کە ئێمە بۆیچین پرۆفشناڵ و وەکو کاراتیوەن و ئەوانەیە کە لەژێر سایتی WKF عالەمیە ئێمە بەشداریە بین هەموو نوع یاریزانێکی تیا هەموو نوع ئەستایلێکی تایە یعنی هەر وڵات و ستایلی خۆی جیاوازە ئەنجارە تۆ ئەڵێ کە بتەوێ مستەوای خۆ ببینی ئێستا بۆنە تۆ یاریزانێکی لە عێراق یەکەمی ئەتر تۆ سێرەکەی کەس بە عریفی خۆ نازانین و ئازانین کەس لە تۆ باشتر نییە کەس لە تۆ هێنتر نییە بڕواکە کە لە عێراق یەکەمە بی ئەم قسەیە بۆ ئەو کەسانەیە کە خۆیان ئەزانن کە لە عێراق یەکەم بوون کە لە عێراق یەکەمە بی بەشداری پاڵەوانتی دەرەوەکەی ئەنجارە تۆ کاراتی ئەزانی چی و کردووە تا ئێستا عنی هیچت نەکردووە ئەنجاوە گووا بێت لە سەرەتاوە دەست پێ جیاوازیە چێ کاک ئەزانی چۆنە لە ڕووی پاڵەوانتیە جیهانیەکان و ئەوانەی کە دەرەوەکرێت وڵاتەکە خۆی دامێکی سەرەکی یاریزانەکانەکە ئێمە ئەو دامەمان نییە ئەو تواناییەمان نییە هەرچی یاریزان هەبێت لە ئەستۆی پارەی خۆی و شتەکانی خۆی ئەنجا بەشداری ئەم پاڵەوانتیانە بکە دامی چی ئەوێ کاکمە بەس بۆ ئەگەر لایەنێک ئەستەجوێ لە کاکمە بەستەوەکو یاریزانێکی کاراتی ئەو پاڵپشتی کە پێویستێتی لە ڕووی چیەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی جلوبەرگەوەی پێداویستی یاریەکەیە یاریگای یاریەکەی چییە؟ قەنەعەتکە بەس لە ڕووی مادیەوە هاوکاریت کە یاریزانی کورد هیچی فەرق نیە لەگەڵ یاریزانە هەرە جیهانی زەخمەکانە ئەو توانە و غیرە توشتەی بە کوردەوە هەیە بڕوا ناکەم بە یاریزانێکی ئەو وڵاتانەوە هەبێت کە یاری ئەکاتۆڵێ فڵان کەس نەتیجە هێناوە من خۆم بەرامبەر ڕانکینی دوی عالەم یاریم کردووە عنی بڕوان پێکە ئێمەش زۆر لەو مستەوای باشترمانە بێ ئەگەر کەسێک هەبێ هاوکاری بکات دەسە بگرێ ئەم نەگمن هەموو ئەو چینانەی کە لە 14 ساڵەوە یەتە ناو پاڵانتیەوە بێدەسی بگرێت و هاوکاریکە زۆر باش چکەمە لەوانە نەماوی هاوکاری معنەوی ئەوانە ئێمە چەند ساڵە خۆمان هاوکاری معنەویەکەین یعنی هەرچی پاڵەوانێتی هەیە خۆم بەسەر یاریزان خۆتان ڕایەنە بەتەکیمە بەس هەبووە ئەو ڕووبات بۆ نمونە لە کاتێکا کە بەتوان توێ بەشداری پاڵەوانێتیەکەی بەڵام کەس پاڵپشتی توێی نەکردێ بە تایبەت لەلایەنە مادیەکەەوە خۆت لەسەر جێ خۆ چوبێتی یاخود هەر نەچوبێتی بۆ پاڵەوانێتەکە پشتگوێت خست بێت باوەڕم پێکە من ئەم قسەیەشەکەم لەوانەیە بە هین وەری نەگرن من پێم عیبە بچمە لای خەڵکو و لەگەڵ ڕێزما بەرپرس و ئەمانە بڵێم وەڵا من وەرزشکارم ئەمێ بچم بۆ بتوڵێ تۆ ئەوم بۆ بکەوە تۆ ئەوم بۆ بکە ئەو کەسێک کە وەرزش دۆستە ئەبێ خۆی بانی وەرزشکارەکان بکە بۆی هاوکاریان بکە یعنی من مدەی 13 ساڵ لەم بوارەیەم ینی خەڵکێکی زۆر باش ئەم ناسێ و ئەزانێت چیم کردووە چیم نەکردووە زیاد لە 30 پاڵەوانێتیم هەیە کە بەشداریم تیا کردووە ناوخۆی و دەرەوە بەڵێ یەکێ بنۆ یاریزانانەی کە بە ئاڵای کوردستانەوە لە پاڵەوانتی ئەرمینیا نەتیجەی دووەم و سێم مێناوە لە تیمی فەردیشە بەسەرێکی یاریم کردووە من ناکرێ بچم بە خەڵک بڵێم وەرە تو هاوکاری من بکە ئەبێ ئەو بە شوێن وەرزشکارە بگەڕێ بۆ ئەوی هاوکاری بکە کە من چووم لە دەرگای خەڵکم ما ئەمە نابێت یعنی من سێر ئەەکەی من وەرزشکار نیم ینی من حەزەکەم زانم ئەو هاوکاریە مەبەست لی چییە؟ هاوکاریەک بێ سەپۆرتی لایەنی دارایی تۆ بکات لەوەی کە داڵغە و لای ئیشێکی تر نەبێت تەنها کاراتی بەتاکیت یان هاوکاری لە مەسەلەن لە پێدانی بۆ منە نرخی تێچووی گەشتەکانتان بۆ وڵاتانە کە تۆ بەشداری پاڵەوانێت یەکەکەی لە کامانیان من نامەوێت پارە با بە شخصی بەخۆم تێگەم چکە من پێویستم بۆ پارەیە نییە من ئەمەوێ بێت بۆم سەر بکات لەو پاڵەوانتێک کە من ئەچم بۆ یەمەوە من نامێ پارە با بەخۆم دوایی بڵم دەوەڕقی تێچوو 5 مەڵگر بخۆم چکام قسانە زۆرەیە من ئەمێ خۆی بێ بۆی بزانێت چەند سەرفەقات و چەند سەرف ناکە چکە من هەرچی پاڵەوانتی ژاچم و بۆ دڵنیاییت تەنانەت پاڵەوانتی ڕووسیاش کە پلەی دووەم بەدەستێناوە لەسەر پارەی خۆم و ئەرک و ماندووبوونی خۆم چوو تا خۆت هەموو سەپۆرتی خۆم بوو
اینجا بەڕاستی ئەم یاریزانە کوردانە چم بۆ وڵاتانە ناوی کوور دەدرەوشێنەوە کە بە پلەی باشیشەوە ئەگەڕێنەوە دەستان خۆش بە اینجا ئەگەر پاڵپشتێک کرێ لەلایەنی داراییشەوە بۆ ئێوە دڵنیام لەوە کە کارێکی زۆر باشتر و زۆر بەهێزتریش دەرەکەونەوە لەو کاتانەشە کاکەمە بەس تۆزێک باسی پاڵەوانێتەکەی ئەم کۆتاییەمان بۆ بکە کە بەشداری لە وڵاتی ڕووسیا بۆ چەند وڵات بەشداریان کردووە لەگەڵ کێشی چەناتۆ توانیتە ئەم ڕکابەریە بکەیت و ئەم پلە باشت بەدەستێنە پاڵەوانتی رووسیا لە شاری سێمێتی نۆڤاسڤریسک ئەم پاڵەوانتی ساڵی جارێکە کرێت لە ژێر سایتی WKF عالمیە لە سپۆرداتە تۆ توای ناو بنووسیت و بەشداری ئەم پاڵەوانتێ بکەیت چکان پاڵەوانتیانە هاوشێوەی پاڵەوانتە جیهانیەکانە هەموو سەپۆرت و هەموو شتەکانی بەو شێوازەیە و دواتر بەشداریکردن لەم پاڵەوانتیانەیە چکار ماندووبوونێکی باشێوێ و قورسە بۆ بەشداریکردن و پاڵەوانتیانە چکات تێچوویەکی باش شێوێت و هەم ماندووبوونێکی ڕاضی باشیە تا بتوێت نەتیجە بێنی چکە ئەم پاڵەوانتیە 24 وڵات بە فەرمی داوەت وتیایە بەبێت لە وڵاتانی کە خۆی بەشدارە بێت ئەتوانێت ناو بنووسێ و بەشدار بێت بە چەند یاریزان ئەتوانێت بەشدار بێت هەر وڵاتێک بە یاریەک یازانی چۆنە ئەم پاڵەوانتیانە لە هەج وڵاتێک توانێت بۆ لە وەزنێکا 4 یاریزان بنێرێت بەس مهم ئەوەیە 4 یاریزانە نێرێت دامی 4 پێ ئەکرێت باشە کاکمە بەس من پرسیارێکم لا دروست بۆ ئێوە چۆن نەزان کە پاڵەوانێتێکێ لە وڵاتی ڕووسیا ئەم پردی پەیوەندیە چۆنە بە ئەمە خۆی ڕێگەی عیلاقاتەکە ئێمە مدربێکی سەرەکیمانەیە مامۆستا ئەرسەلان و مدربێت تریشمانەیە مامۆستا شڤان عیلاقەی پەیوەندی نێودەوڵەتیەکان بە تایبەتی مامۆستا ئەرسەلان زۆر عیلاقاتی باشە لەگەڵ زۆربەی وڵاتەکانە بە تایبەت وازانم 18 بۆ 20 وڵاتە کە عیلاقی بە عنی بڵین بەڕەسمی هەیەی لەگەڵیانە و دواتر زۆربەی پاڵەوانتیەکان لە سپۆرداتە دائەندرێت یعنی هەموو ساڵێک لە یەکی یەکەوە هەتا سیویەکی ئەخیری ساڵ هەموو پرۆگرامەکە دائەنێت لە چ وڵاتێک لە بەتوڵەیەک لە چی کاراتیەک بۆ نە کاراتیوەنە پریمەرلیکە لە هەج وڵاتێک دائەنرێت هەر هەمووی دائەنرێت ینی بۆ نە ساڵەکە 20 بتوڵە هەیە دابشکرا بەسە وڵاتەکانە کە لەم بتوڵانە لەو پاڵەوانتیانە هەیە باشە کاک مەبەست لە رووسیا وتت بە کێشی هەشتا من ناقز 84 یاریەکە ناقز 84 بەڵێ باشە بەرامبەریشت بە هەمان کێشەوانیە بەڵێ نا ئەزانی چۆنە یعنی چی ناقز 84 لە کاراتیا وەزنە ناقز 60 هەیە ناقز 67 هەیە ناقز 75 ناقز 84 زای 84 تێوێ بە حۆڕ لە 75 کیلۆ و 500 غرام و بەر من ئەکەوێ هەتا 84 کیلۆ ڕێک ئیتر هەیە بۆ 80 کیلۆ 79 کیلۆیە تا خوار 84 کیلۆ کێتە بەرامبەر بەڵێ بەتاکی ئەرزۆ گەز لە کۆدەوایانە باشە پێش ئەوەی بچیتە نێو یاریگاوە تۆ زانی بەرکیەکەوی چی یاریزانێکە شەوی پێش ئەوە یەک شەو پێشەوەی زانی وەک ئێستا پاڵەوانتی کە لە کوردستان ئاکرێت سێر ئەەکەی یەکسەر ئەو دقەیە قورعڕاکیە شرێ و ئەنجا تو ئەزانی خۆ گۆڕیوە و خۆ گەرمەکە ئەنج ئازانی بەرکیەکەی باش لەو پاڵەوانتیە 2 ڕۆژ پێشەوە وەزنە ئەنجارە کە بتەوێت ئەزانی بەرچێ کەوتوانە شێ پێش ئەوە قورعە کراوە شۆکەی پاڵەوانتەکە دانراوە و ڕێک بەڕەسمی هەموو شتەکان دانراوە کە تو ئەزانی بە چەند یاری سەر ئەەکەویت و لە فیەکەی توێ چێ و چیتیایە و هەمووی ئەزانیت ینی ئەو شەوی پێشوەختە ئەتوانین دراسە بۆ هەموو یارزانەکان من ویستمەوە بڵێم دراست کرد بزانانی ئەو یاریزانە کوێی زەعیفە بەتاکی خۆی عادەتاڵە لاوازەکان عادەتەن ئەو شتانە لایەنی ئیجابی و سلبیشی هەیە کە تۆ دانیشی بەرامبەر جاری وا هەیە سیرکردنی و قورعەیە سێرەکەی تۆ لە پاڵەوانتێکە دوو بەتەڵیتەیە کە ڕسمی سەرەکەی لای توێە ڕێک گورەت ئێنێتە خوارەوە بەڵام جاری وایە کە سێر نەکەیت تۆ شەناوەیەک دەن کێشە نییە بۆ حەماسەت و غیرەتوینەوە داغڵ ئەبیت کێشەت نییە یەکەم یاری دووەم یاری تۆ حیتی هەر کەسێکە بێ هیچ کێشەت نییە لەگەڵ یاری ئەەکەی باش کاکمە بەس بێگومان تۆ لە شوێنێکا کە بەشداری پاڵەوانێتیەک بکەیت جەماوەرەکە جەماوەری خۆت بێ بە زمانی خۆت قسە بکەن ئەوە جیاوازە لەگەڵەوەیکە لە شوێنێکی ترابێ لەو کاتانەیە هەستی تۆ چۆنە لە کاتێکا کە بەر کەسێکەکەی جەماوەرەکە هەمووی خەڵکی ئەو شوێنن ئەوە بەشداریم پاڵەوانتیانم کردەوە بەلای منەوە عنی بۆ نشتێکی ئاسایی نۆرمال بووە خۆی کاتێک تۆ ورەی جەماوەریش بە خۆت ڕاکێشی کە تۆ شتێک کری
لە لای ئەو نەکرابێ ینی بۆ ئەو یاریزان لای جیاوازە. دۆڕانی نییە کە تۆ لێ ئەبیتەوە جمهورەکەی ئەو یە بۆ تۆ دوای ئەو بەجارە یاریزانێ بەر هەر یاریزانی کاکەی لە وڵاتەکە ئەوانەی کە لەگەڵ ئەوا بوون یەم بۆ لای تۆ باشە. لەبەر ئەوەی لەم پاڵەوانێتیانەیە کە تۆ بچیتە فیناڵەوە ئەو یاریزانی کە لێو بردوێتەوە ڕاستەخۆ ڕای ئەکەشی بۆ ڕیپەرچاج یاری ئەکەنەوە بۆ سێمی ئەوە نییە لە چواریا تۆ یەکسە سێمبی ئەمە پاڵەوانیانەی بە حەق و ماندووبوونی خۆت نەبێ نەتیجە نییە ئەمە ڕێک وەکو فیلمەکانی ڤاندام وایە کە لە ساڵاینەوەکان سیرمانە کرد کابرای با بڵێن مجرم بەوای لێ ئەیە دو سێ جار لێ ئەیە ڤاندامە ئەکەوت بەڵێ ئیتر هەموو جمهوری ئەو بوون بەڵام دوای دو سێ پیاکەوتن ڤاندام هەڵەسایە و حەماسەکەی بەر زیاد بوو تۆش وای بەتاکی دەڕوا کە نازم پێ بڵم بۆکسێکە بەرەکەوێ شتێکە زیاتر حەماسەکە زیاتر ئەوگرێ بەتاکید ئەی چۆن ینی کە تۆ خاڵەکەت لێ ئەگیرێت چکە تۆ هەوڵ ئەیت تۆ دوو خاڵ بگریتەوە چکە دوو خاڵنەی تۆ دۆڕیت ینی تۆ گە جارێک لێت برێ هەوڵی تۆ دوو جار لێ بیت تاوەکو نەتیجە بێنی ڤاندام دانسی کاراتیە یعنی چۆن شوێن ڕەشی دانسەیە شوێن ڕەشی بەڵێ بەڵێ خۆی هەر بەڕاستیش بەڕاستی نەکردەنها لە فیلمەکانە خۆلک فیلمەکانە کاراتی نەقا بۆ نەیان ڕاضێکی لە هونەر جنگیان نەقا ناتوانێت شێوازین جاکیشانی کارە جاکشان سینیە باشە کاک مەبەست لە کاتێکە کە پاڵەوانێتی گەبێ چەندێک پێشەوە خۆت ئامادەکەی شێوازی خۆ ئامادەکردنەکانە بۆ پاڵەوانێتیەکان چییە ئەبێ زۆر گرنگی بە چی بێ خواردن و خەو ئەم بابەتانە پەیوەندیە بم وەرشێەوە هەموو ڕاضەیەک کە بتێ بەشداری پاڵەوانتی بکەیت مدەی کاتێکی هەیە مانگونی بۆ دوو مانگی هەیە کە پێڵم معسکەرتە دیب هەموو ڕۆژێک تەمرینێکە نەبێت دوو تەمرینە دەیە ئەمە تەمرینەکانت چڕەکات و تا بتوانانی بەشداریم پاڵەوانتەکەیت و نەتیجە بێنیت و ئەوانە وەلا ینی خەو و خۆراکەشی بەتاکیدەوە هەر سەرەکیە نەک بە دەرلەوەی کەوە بۆ ئەو کاتە بۆ هەموو کاتێک تۆ پێش ئەوە خەوشتت ڕێک نەکەیتەوە خواردن ڕێک نەکەیتەوە بۆ مانگە هیچی وا ناگونجێ لە یەک تۆ پێم بڵە تەمرین لەگەڵ کێە کە ئێم هەموو بۆکس و تەکنیکانە نانا بەتاکید نابێت تۆزە پیاکێزانی بەتاکید کۆرە نا یاریزانی باشمانە یاریزانی پرۆفشناڵمانەیە لەم پاڵەوانتیە ئێستا کاگە ڕێبازیش هەیە ئەوش پلی سێمی بەدەستێنا یاریزانێکی زۆر بەتوانایە ئێمە چەندین یاریزانی ئاوە پرۆفشناڵ وەک مامەسا شڤان خۆی کرد بە یەکەوە جوڵێن کۆمەڵە یاریزانی زۆر باشمانەیە کە هەم یاریزانی متەخەبی عێراقین و هەم یاریزانی پرۆفشناڵی دەرەوەین کە بەیەکەوە یاریەکەین بە مستەمڕی تۆ وەرە دیگە کشتمان فێرکە بە هەستی نەپێەوە لێم مەیە بەس قەینا باشە بەس پێم بڵێ خاڵ چییە ینی خاڵ لە کاراتیە چییە سێمە هەروە ئەزانی کە لەقەیەکی پیاکێشە و بیخە ئەمە خاڵە یان هەندێک پوینتێ ئەگەر پیای بکێشیت ئەبێ حەزەتی نەبێ بەتاکید ئەسڵێ من هەڵەسمەوە کاراتی نە بۆکسێکیش کاراتی شۆتەکان بەوە ناسراوە کە یاریەکەیمە لەمسە خۆی قورسی یاریەکەیمە کە لەمسە قورسی یاریەکەمە بەوە یعنی بەوە ئەناسر کە لەمسە تۆ ئەبێ ئەم تەکنیکە بەو سورعەت و بەو قووەتە بڕوات بەو شێوازە بەریکەوێت نابێ عەزێتی بدرێ بە ئاستی دەموچاوی نابێ عەزێتی زۆر بدرێت چکار لەبەر ئەم یاریزانە ئێمە ئەوە نییە یەکسەر لێ بین و بکەوێت ئەگەر ئەم یاریزانە زۆر بە قورسی بەری بکەوێت نەتوانێت هەڵسێتەوە تۆ ئەدۆڕێیت تۆ یاساقە و پێشێر کردووە خۆی فەنیاتی تازێ من نەیزانم ئەمزانی کە خستە تا هەڵنەسایەوە ئەوەی کە لە قاعەیاکرێ ئەوە فەرقی هەیە بەڵام ئێستا عادەتەن لێرە بۆ خوارەوە بە قامی بەریەکەوێت یعنی بەتونی بەر ئەمانە ئەکەوێت زۆر بەباشی یعنی تەنانەت لێ ئەیە ئاوە سەرمەقولا دەیە تۆ بە عەرزا بەریەکەوێت تەکنیکم ئەم لەویا بەسەراکەوێتە بەردەمم لێ ئەیت و سێ خاڵوەر ئەگریبەوە ئەگەر لە تەواوی یاریەکە یاریزانی بەرامبەر یعنی بتوێت لە مدەی 10 سانیە سێ جاری وای لێ بە تو یارەکە بردوێتەوە ئەگەر شکا ئێگە شکا وڵاتەوەکری دەدەوێت دۆڕاوی ئەی چۆن خۆی و فەنیاتی نانا ئەخە فەنیاتی هەیە خۆ تو هەر ئەوە نییە لێ ناڵێت تو ئاوا لێ بێ خۆی فەنیاتی ئەو قاچە تۆ ببووست مەشغوڵی کە لە ژێرەوە ڕای ئەکێشەکەوێتە بەردەمە ئەوە فەنیاتیە بڕواکە تۆ جاری وایە ئێسەوە ئەزانی 100 کیلۆڵی من بە چیەکە ئیلا بە قایمی لێ بێ بکەوێت فەنیا دێر ئاوا یەخی کراسەکەی گرە لە ژێرەوە بەسەراکەوێتە بەردەمە وڵا زۆر بە تەبیعی ئەوە بە ئاسانیەکە ناڵێەوە 100 کیلۆ کەم جوڵانی کاکرە خۆ لە دەرەوە بەکار نایە ئەی هاوار
یاسا هەیە کە لەگەڵ کاکە مەبەستاکێتە شەڕ کاک مەبەست پێما بێ لە دەرەوە یاسا هەیە لە وڵاتانە گەرە جوڵانە بەکاربێنی یاساکی قوچ چۆن زۆر چکات تۆ عادەتەن ئێمە کە ئەوەی کە هونەری بەرگریەکە عادەتەن خۆی هەوی هەیە ئیتر هەوی متەخە بێ هەوی نادیەکەی بێ هەوی ئیتیحادەکەی بێ هەیەی کام هەوەیە کە تۆ وەرئەگریت هەنێک ڕێکار هەیە ئەگەر تۆ شتێ بکەی لەسەر بکەوێ دوو ئەونا ئیتر لەسەر دەکەوێت بۆ ئەو شتێک کە تۆ کردوتە و غەڵەتی کە کردوتە ئێمە وەکو کەسی یاساهی نین بڵێن شتێکی واگەنەوەوانە جا ئێمە عەسابمان هادیترە ینی بۆ شتانە ینی کابرا هەزار قساگا جاریامان دەسە خۆش بێ خەتای ئێمەیە داوای لێبوری نەکەین ینی تەبیعی ئەم شتانە بە خەڵک لە بۆ کەس نادرسی تۆ لە پشیلا کاک مەبەست قیاریزانی کاراتی زۆر خۆش بێ زۆر بە خێر بێ پیرۆزبایی ئەو نازناوت لەکەین کە بەدەست تێناوە ماندوو نەبی ئینشەڵڵا بەشداری هەر پاڵەوانی تێکی بە پلەی ئاوا باشەوە بگەڕێیتەوە سپاس بۆ تۆ سپاسیێوەژەکەم کە وەرزشکار دایمە لەیاتانە و بەسەریەکەنەوە زۆر بە خێر بێ دووبارە سپاس دووبارە